شارپێس بە شێوەیەکی ڕاستەخۆ لەگەڵتانین لە یەکێک لە بنکەکانی دەنگدان لە سنووری پارێزگای هەڵەبجە کە بنکەی قوتابخانەی بورهانی حاجی محەممەدە کە تایبەتە بە دەنگدانی تایبەت لەم بنکەی کە لە پشتی منەوەیە دەنگدان تێدا ئەنجام درراوە و لەم بنکەدا لە کاتژمێر 6 کۆتایی بە دەنگدانی تایبەت هاتووە ئەمە لە کاتێکدایە کە کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان ئاماژەی بەوەدا کە دەنگەکان جیاکراونەتەوە بەپێی یاسای کۆمسیۆنیش بێ یەکێک لە وێستگەکان دیاری کراوە بۆ جیاکردنەوەی ئەو دەنگانێک کە لە وێستگەدا هەیە بەپێی ئەو ئامارانەی کە ڕاگەیەندراون ئەمەوێ ئاماژە بۆ بکەم کە لە ئەمڕۆدا لە 5.9 دەنگی داوە و 279 دەنگ نەدراوە و واتە سووتێنراوە ئەمەوێ باس لە بکەم کە لە کوی ئەو دەنگانە کە ڕکابەرێکی زۆر لە نێوان کاندید و لایەنە سیاسیەکان هەبوو وەک لەوەی کە لە پێشتر لە بانگەشەی هەڵبژاردن لایەنە سیاسیەکان بە پێشبنی ئەکرا کە بانگەشەیەکی ئاڵۆز بێت لە سنووری پارێزگای هەڵەبجە ئەنجامەکانیش بە هەمان شێواز گۆڕانکاری بەسەر هاتووە لە ئەنجامی ئەو دەنگدانە بە تایبەت لە کاندیدانی لەو کاندیدانەی کە لە سنووری لەو کاندیدانەی کە لە دەسەڵات دەرەوەی حزبە دەسەڵاتدارەکانن کە جیاوازێکی زۆر لە نێوان کاندیدەکان هەیە بە تایبەت جیاوازیەکە کە لە نێوان خانمانی ئەو لیست و لایەنە سیاسیانەیە کە خۆیان کاندید کردووە جیاوازێکی زۆر لە ڕێژەی دەنگەکان هەیە بە هەمان شێوەش ڕکابەرێکی زۆر لە نێوان دەنگەکانی نێوان پیاوەکان هەیە کە حزب و لایەنە سیاسیەکاندایە ئەمە باس لەوە بکەم کە لە کۆی 169 کەس دەنگی داوە لە ئەمڕۆدا بەڵام 424 کەس دەنگیان سوتاوە ئەوە تا 424 کەس دەنگیان سوتاوە و لە سنووری قەزای سی سادق لە سێ بنکە لەسەر و لە 180 دەنگدەر دەنگی داوە ئەمە لە کاتێکدا کە لە ئەمڕۆ دەنگدان بە شێوەیەکی هێمنانە بەڕێوەچوو بەڵام لەگەڵەوەی کە لە کاتژمێرەکانی بەرەبیان کەمە گرژەی دروست بوو ئەوش بەهۆی ئەو قەرەباڵسوی و پاڵەپەسووی کە لەسەر ئامێرەکانی دەنگدان خاوبوونەوەی هەبوو بەڵام ئەنجامەکان بەم شێوازەیە بوو.